ساعات موعد معمول بيت اصناعي ولو تربينه بأما في توفرن إداري سربخو لو عن كثير أو شيء گردبوونەوەی پیشەوەرانی ناوچەی پیشەسازی سۆرانە کە دژی وەرگرتنی باج کۆبوونەتەوە و دەڵێن باجی خانوبەرەی سۆران باجێکی نوێی بەسەریاندا سەپاندووە و پابەندیان کردوون بەدانەوەی باجی 15 ساڵی ڕابردوو. ئەمە چەند پیشەوەرەی لە سناعی تقریبا 580 هەتا 600 پیشەوەر دەبین. چەند ڕۆژێکە ئەمە ئاگادار کراینەوە لەلایەن دائیرەی بەڕێوەبەرایەتی خانوبەرەی سۆران کەوا ئەمە دەبی بین باجی بدەین. من بەخۆم شخصیان لێم پرسی ئەو باجە هی چییە؟ گوتیانگۆ دەبی بین زەڕی باجی خانوبەرە بدەن. یعنی ئەمە ئێستا توانەکانمان هەمووی مساتعایە. پارەی مساتعای دەدەین. بەڵام باجی خۆمان دەدەین کە پیشەی دەکەین پیشەوەی خۆمان پیشەوەی خۆمان. مساتعاش دەدەین. بەڵام ئەوەی کە لە سەرمایان دانایە ئەو شتە زیادە. بەخۆم شخصیان چوومە لای بەڕێوەبەرەکەی. گوتی دەتوانی پارەی نەدەین. کەس نوێی گوتی وەرە پارەی بدە. دوێنێش ئاگادار کراینەوە وەسلیان و ئینامەدرێگە پارەی نەدەین دوکان پێقەپات دەکەین. یعنی بەخۆشیان نەخۆیان تێناگەن ئیشەکانیان کووە. ئەوە هاتە لامان باجی دەرامەت. گوتی هیچ معنای نییە گۆ باجەکەی دەدەن لە شارەوانی دیسان پارەی مساتعی دەدەن لێم دەریش پارەی بدەن. یعنی بەڕاستی ئەو پارەی زیادەی لەمە وەردەگرن. پیشەوەرانی سۆران ژمارەیان نزیکەی 600 پیشەوەرە و حکوومەت تەنها 8 ڕۆژ مۆڵەتی پێداون بۆ ڕادەستکردنی ئەو باجە کە کەمترینیان 2 ملیۆن دینارە و تا 4 ملیۆن دینار دەڕوات. کرێ خانوبەرە ئەسڵ و ئەساسی نییە لە هیچیشن وڵاتێکیان نەبووە کە ئەتوو مساتحەت هەیە کرێ خانوبەرە نابی بدەیت. مساتح هەیە تو مساتحەکەی 366,000 دەم هەموو ساڵێ. ئەو کرێ خانوبەرم دایە من پارەکەشم دایە ملیۆنە 4 ملیۆن بوو. بەڵام کەمیان کردەوەتیان قەیناکە مشکلە نییە ئەتوو ئەوەندەی بدا. یعنی دەڕاب چییە دەڕاب ئەو دەڕابە چیشی پێێت و دەڕابی هەر دەڕابی نازانم 45,000 47,000 60,000 من نازانم. بەڵام بەکوی گشتی 2020 من چوویمە هەر وەسلەکەم تقریبا هەر وەسلەکەم ملیۆنێک و 802 ملیۆن و یعنی باشە کاکە ئەمەش گوتی مرۆڤین بەشەرین ئینسانین ویانە دەبی ئەمەش بژین کاکە ئەمەش ساحب منداڵین تەڵەبەمان هەیە کارەبمان هەیە ئاومان هەیە ئەوانە هەموو لەسەر شانی مە قورس بووە. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم تا دێت باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان و پیشەوەران زیاد دەکات و پیشەوەران و کاسبکاران ئەرچی سەرشانیان قورس بووە و ناچاریان دەکات نرخ لەسەر هاوڵاتیان بەرز بکەنەوە کە ئەمەش کار لە کەمبوونەوەی بازاڕەکانیان دەکات و 2000 دەبێ هاوڵاتیان باجەکەی بدەن. پەیام بۆ وەرگرتنی لایەنی پەیوەندیدار پەیوەندی بە بەڕێوەبەراتی باجی خانوبەرەی سۆرانەوە کرد بەڵام ئامادە نەبوون لێدوان بدەن و وتیان پەیوەندیان بەوانەوە نییە. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.